خۆشەویستان، بەڕاستی ناحەزانی ئیسلام هەر ڕۆژی بە شتێکەوە خەڵکی سەرقاڵ دەکەن. بێگومانێکی لەو شتانەی کە ئەمڕۆ ڕۆژانی پێشوو بڵاو بۆتەوە قسەیەکی خورافیات و درۆیە کە گوایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆتە خەوی کەسێک پیاوچاکێک بە حساب، فەرمێتی سوورەتی بەقەرە بکەرەوە تاڵێک مووی تایە، ئەو مووی ڕێشی منە، بیکە ناو پەرداخی ئاوەوە بیخۆن، ئەو کاتە دەبێتە هۆکارێک بۆی کە لەم نەخۆشیە بدان پارێزێت. یەکەم شتێ برای خۆشەویستم، خوشکی بەڕێزم، ئەم شتە لە هیچ شوێنێکی ئیسلامە جێگای نابێتەوە. چەند ساڵ ئێمە سوورەتی بەقەرە ئەخوێنین، ئەو خەڵکە دەیخوێنی ئەم تاڵە موومان بۆتیان نەبینی. جاری وایە شەیتان بۆی گومڕامان کە سەرمان لێ بشێوێنێ، دەڕوات ئامادەیە شەیتان تاڵی موو بخاتە ناو ئەو شوێنەوە بۆی خەڵکی گومڕا بکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمی هەر کەسێک درۆیەک بەدەمی منەوە هەڵبەسێت با جێگای خۆی لە جەهەنەما خۆشکە، بۆی هیچ کەسێک لە ئێوە ئامادە نەبێ ئەو خورافیاتە بەتاڵ کاتەوە، بڵاو کاتەوە ناو خەڵکیە، چونکە ئەوە بەڕاستی سوکایەتیکردنە بە قورئانی پیرۆز. بڵاوکردنەوەی ئەو شتانە تاوان و گوناهە. سوکایەتیە بە قورئانی پیرۆز، سوکایەتیکردنە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە مرۆڤ بەو شێوەی عەقڵی بگاتە حەدێکی ئاوا کە بەدوای تاڵەموویەکە بگەڕێ. بۆیە بام شوێنی خورافیات نەکەوین، شوێنی کەسانێک نەکەوین کە وامان لێ دەکەن پەنا بەخوای گەورە، قەناعەتمان وابێ تاڵێک موو، چی کەسێک لە ئێوە تەبیعەتی دەچێتە سەر ئەوەی کە موویەک لە ناو ئاوێکا ببیخواتەوە؟ هەموو کەسێک تەبیعەتی ناچێت سەر ئەو شتە. بۆیە ئەو شتە دڵنیابن لەوەی کە درۆیە بەدەم پێغەمبەری خواوە کراوە صلی الله علیه وسلم، و سوکایەتیکردنێکە بە قورئانی پیرۆز. تاڵی موو لە ناو قورئاندا چی معنایەکیە؟ چی معنایەک دەبەخشێ؟ قورئانی پیرۆز زۆر لەوە گەورەترە کە شتی ئاوا خورافیاتی تیابێ. بۆیە جنەکان جاری وا هەیە، ئەگەر کەسێک لە ئێوە الحەمدە ئێمە چەندەها سەدەها قورئان سەیرمان کردووە لە شوێنەکان و خەڵک سەیری کردووە ئەڵێن شتی وای تیانی درۆیە. ئەگەر جنێکیش لە ماڵەکە تا شتێکی وا تەڵێک مووی خێزانت کەسێکت بکاتە ناو ئەو شوێنەوە بۆی گومڕات کا و سەر لێ بشێوێنێ و باوەڕ بە خورافیاتە بێ، دووری مەکرە. ئەو ئیشانە هەمووی ئیشی جنە. ئینسانی موسڵمان قەت باوەڕی بەو شتانە نییە، 100% درۆیە، خورافیاتە، سوکایەتیکردنە بە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم، گاڵتەکردنە بە قورئان. بۆیە بە هیچ جۆرێک شتی وا بڵاو مەکەن و باوەڕیشتان پێی نەبێ، بە نەسیحەت و ئامۆژگاری خەڵکیشکەن کە شتی وا بە دوور بن، ئەوە سیفەتی موسڵمان نییە. ئەو خەڵکیش بەداخەوە بەدوای هەموو چارەسەرێکە ئەگەڕێ بۆی کە لەم نەخۆشیە پارێزراو بێ، بە پشتیوانی خوا ڕوو بکە نەخوا، خوای گەورە دەتان پارێزێ. هەر شتێکی لەلایەنی خوای پەروەردگارەوە بێ ئێمە سپاسی خوا دەکەین لەسەری ئەوەی خوا بۆ ئێمە پێی خۆشە و بۆ ئێمەی هەڵدەبژێرێ، ئێمەش ئەومان پێی خۆشە. بۆیە ئینشاڵڵا خۆڕاگر بن، بە تەقوا بن، ئەهلی قورئان بن، شوێنکەوتی سونەتی پێغەمبەری خوا بن صلی الله علیه وسلم، باوەڕ بە خورافیات مەکەن، باوەڕ بە شتانێک مەکە کە دوورە لە ڕاستیەوە. شتی وا لە پێغەمبەری خوا نەیفەرمووە صلی الله علیه وسلم، ئەو شتانە کە بڵاو کردێت تەنها مەبەستیان ئەوەیە کە مولحیدەکان گاڵتە بە ئیسلام کەن، دوای کۆمەڵێ مولحیدی بێدین بڕشێنەوە، قسە بە ئیسلام بکەن، بڵێن ئەها سەی کە موسڵمانان چەندێک جێلن دەیانەوێت شیفای کۆرۆنا لە ناو تەڵەبوویەکا بدۆزنەوە. بۆیە ئەمە گاڵتەکردنە بە ئیسلام، گاڵتەکردنە بە سوکایەتیە بە ئیسلام، بەڕاستی ئینسانی موسڵمانە بێ باوەڕی بە شتی وا هەبێ، خورافیاتە و درۆیە و باوەڕی پێ مەکەن ئینشاءڵڵا.